هاوڵاتیانی هەرێم لە نێوان دوو وەزیری سامانە سروشتیەکاندا یەکێکیان بێهیواکردنی هاوڵاتیان و تانەدان لە ڕۆژنامەنووسان، یەکێکی تریشیان بێموبالات و دوورە پەرێز لە خەمی خەڵک و خەریکی نواندنە. چیرۆکەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ سێکتەری نەوت و سوتەمەنی و وزەی هەرێم هیچ دڵخۆشکەر نین. بە هەمان شێوەش یادگاریەکانی تاکی کورد لەگەڵ وەزیرانی ئەو سێکتەرە لە کابینە جیاوازەکاندا دیسانەوە نەک جێگەی دڵخۆشی نین، بەڵکو بوونەتە نوکتەی خەمهێنەری ڕۆژانەی هاوڵاتیان و هیچی وایەکیان بە باشبوونی دۆخەکە نەماوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نێوان دوو وەزیری نەوتدا کێشەیان هەر بێنەوتی و بێبەنزینی و بێغازی نییە، بەڵکو قسە و وتە و کردەوەی هەردوو وەزیرەکە لە بێنەوتیەکە کاریگەری زیاتر بووە. وەزیری پێشووی نەوتی هەرێم لە بەردەم هەموو دەستگاکانی ڕاگەیاندندا کاتێک پرسیاری وزە و خراپی دۆخی هەرێمی لێ دەکرا دەیوت مەبە بە دوژمنی ناوخۆ ئەو پێشکەوتنانە ببینە کە بەدەست هاتوون ئەوە وای لێک دەدایەوە ئەگەر ڕۆژنامەنووسێک پرسیاری ژیانی هاوڵاتیەکی لێ بکات دەبێتە دوژمنی ناوخۆ و ئیدی دەچووە ریزی تاوانبارانەوە. ئەو کارەبایە کاتە 24 ساعات لەکوێوە هاتوو لەکوێ سوتەمەنیەکەیەت حسابی ئەو شتانەکە تۆ فەخرت هەبێ بە میلەت و بە وەزارەت و بە حکوومەتەکەی خۆت مەبە بە دوژمنی ناوخۆ. لەلایەکی ترەوە هەمان وەزیر دەهاتە سەر شاشەکان و بە ئاشکرای عالەم دەیوت پرۆسەی دزی و ونکردنی داهاتی نەوت هێندە گەورەیە، ئەگەر یەک بەرمیل نەوت بچێتە $100 موچە و ژیان و گوزەرانی هاوڵاتیان باش نابێت. حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100 بەخوا بچێتەوە $100 ببێ بە ملیۆنێکیش و تاڵەما بەم مەسارە بڕۆین ئێمە ئەو قەیرانە هەر بەردەوامە بێ نەخۆشیێکە. ئەگەر چی ئەم قسەیە ڕاستە و خۆ ئێستا نەود لەو بڕەپارێ نزیکە و ژیانی هاوڵاتیانیش ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت، بەڵام ئەو قسەیە ڕەنگە بە یەکێک لە سەمەرەترین قسەکانی مێژوو دابدرێت کە لە دەمی بەرپرسێکی باڵای حکوومەتەوە ئاڕاستەی هاوڵاتیان کراوە و هاوڵاتیان بێهیوا کراون لە چاکسازی و ژیانێکی شایستە. ئاشتی هەورامی کە بە درێژایی دوو کابینە وەزیری سامانە سروشتیەکان بوو لە کاتی دەسەڵاتی ئەودا ئابووری سەربەخۆ ڕاگەندرا و نەود هەناردەی دەرەوەکرا ئەو کە قسەی دەکرد وای پیشانەدا لە چەند ساڵێکی کەمدا نەود دەکاتە نیعمەت و بەرەکەت و پێشکەشی گەلەکەی دەکات. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیشدا وەزیری سامانە سروشتیەکان بە قسە و کردارەکانی سەرنجی هەمووانی بۆ خۆی ڕاکێشا و هەمووان چاوەڕوانی ئەوەیان لێ دەکرد کە بتوانێت بەردێک بخاتە سەر بەردوو ئەوەی کە وەزیرەکەی پێشوو نەیتوانی بیکات ئەم ئەنجامی بدات. ئەو لە کۆبنەوەی پەرلەماندا ئاماژەی بەوە کرد کە دەست و زمانی گەندەڵکاران دەبڕێت و هەرکەس لە وەزارەتەکەی دەست بداتە گەندەڵی پارچە پارچەی دەکات. خوای رب العالمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن بیانی بیتن یان چاوشین بیتن ئەجنەبی بیتن 100 پارچەی دەکەم. جارێک کەمالە تروشی ئاماژەی بەوەدا کە خۆی ماڵ بە ماڵ دەگەڕێت و نەود دەداتە هاوڵاتیەکانی و دڵنیا دەبێت کە بۆ سەرماوسۆڵەی ئەم ساڵ بێکێشن. و من شخصیان دەچم خۆ لە هەموو ماڵێک لە گوندەکانی دوورترین گوند لە شاخ دەچمە ناو خانووەکە تەکید دەمم کە ئەو عائلەیە ئەو ماڵە حوسەی خۆی وەرگرتووە، مطمئن دەبم کە نەخۆش نابن لە زستانێ و مەجبور نەبن بڕۆن دار و بار و شتوای ببڕن. ئەوە شتێکی قەتعیە چکە مەسەلەکە مەسەلەی مەبدەئیە و ئەخلاقیە، ئەوە التیزامی حکومەتی هەرێمە. ئەو ڕایگەیان بە پشتیوانی بەغدا هەرزوو یەک بەرمیل نەود دابەشی سەر هاوڵاتیان دەکەن و ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە هاوینی ڕابردوو بڕیاریدا لە مانگی ئۆکتۆبەرەوە دەست بە دابشکردنی نەود بکەن، بەڵام ئێستا کە ناوەڕاستی چلەی زستان تێپەڕیوە تەنها لە 130 هاوڵاتیانی هەرێم نەوتیان پێدراوە و ئەو نەوتەش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە نرخێک دابش دەکرێت و لە کۆڵانەکانیش بە نرخێک. لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دکتۆر کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیان بەرمیلی نەود بە 55,000 دینار دابش دەکەن، بەڵام لە کۆڵانەکانی تێراوەی هەولێر و خەباتی سلێمانی بەرمیلی نەود بە 90,000 دینار دابش دەکرێت. کاتێک دەپرسید جەنابی وەزیر ئەمە بۆ دەڵێت بەغدا بە نرخی بازرگانی دەمەنداتێ. وەزیرە نوێ
بەڵێنەکەی سامانە سروشتەکان کە ڕۆژێک لە وەزارەتەکەیەتی و هەفتەیەک لە ماڵەوە بەڵێنیدا ماڵ بە ماڵ دەگەڕێت و لە وەرگرتنی نەود لەلایەن هاوڵاتیانەوە دڵنیا دەبێتەوە ئەمەش وە کارێکی ناوازە وێنا دەکات لە کاتێکدا قەزای پێنجوێنی سەر بە پارێزگای سلێمانی نزیکەی 20 ڕۆژ لەگەڵ سارترین ناوچەی جیهان لە کێبڕکێدا بوو بەڵام نەک وەزیر سەردانی نەکردووە بەڵکو بەڕێوبەرێکیشی بە ناوی وەزارەتەکەیەوە نەناردووەتە ئەو ناوچانە لەلایەکی ترەوە و لە چوارچێوەیەکی زۆر بچووکدا چەند ڕۆژێک کە خودی وەزیر بە یاوەری ژمارەیەک بەرپرسی پارێزگای هەولێر هاوڵاتیانی چەند گوندێکی نزیک لە زێدی بەرپرسان بەسەر دەکەنەوە و تەنها چەند قسەیەک لەگەڵ هاوڵاتیان دەکەن و ئەگەر بۆ گەشت و سەیرانیش بچن بەو جۆرە ناچن کە لە دیمەنەکاندا دەبیندرێت وەزیر نەک ئەوەی نەوتی پێنیە بۆ ئەو ماڵانەی سەردانیان دەکات بەڵکو لە هەندێک لە گفتوگۆیدا لەگەڵ هاوڵاتیەکان بە هیچ جۆرێک باسی نەوت و وەرگرتنی نەوتیش ناکات بجامد ویا بس بزانم کو مشولك باشكر آنه رازين آنه نەوت و وەزیر و وەزارەتەکەی لە ساڵی 2009 لە بیرۆکەی ئابووری سربەخۆوە هاوڵاتیانی هەرێمیان بە جۆرێک قەرزار کردووە کە پێویستەنەوەکانی داهاتوش قەرزی ئابووری سربەخۆ و دەرهێنانی نەوت بدەنەوە داهاتی نەوت بەراورد با خەرجیەکەی زۆر جار پرسیارێک لای هاوڵاتی دروست دەکات ئایا هەرێمی کوردستان مانگانە نەوت دەفرۆشێت یان نەوت دەکڕێت